ئەمڕۆ عێراق بەدەست چەندین کێشەوە دەناڵێنێت و پێویستە بێداچوونەوەیەکی جددی بە سیستەمی سیاسی و حکومڕانی لە عێراقدا بکرێ و ڕێز لە خواست و ماف و داوەڕەوەکانی پێگاتە جیاوازەکانی عێراق لە نێویشیاندا گەلی کوردستان بگیرێت. لەسەر بنەمای لە بەرچاوگرتنی پرەنسیپیەکانی هاوسەنگی و شەراکەت و سازان. خەڵکی کوردستان سەدان هەزار شەهیدی لە پێناوی نەهێشتنی دیکتاتۆری و ڕێز لە قەوارەی دەستوری هەرێمی کوردستان بگیرێت. بێگومان چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵ لە بەرژەوەندی هەموو هاوڵاتیانی عێراقدایە و هێز و لایەنە عێراقیەکان پێویستە بە چاوێکی دۆستانە لە هەرێمی کوردستان بڕوانن و بەهێزبوونی پێگەی سیاسی و ئابووری هەرێمی کوردستان بەهێزبوونی پێگەی عێراق بزانن. هەڵوێستێکی دۆستانەیان بەرامبەر بە ماف و شایستە دەستوریەکانی خەڵکی کوردستان هەبێت، چونکە بەهێزبوونی هەرێمی کوردستان بەهێزبوونی هەموو عێراقە. ئێمە هەمیشە ئامادەی خۆمان بۆ چارەسەریکردنی کێشەکان دەربڕیوە کە تەنیا پەیوەست نین بە موچە و بودجە و کێشە داراییەوە، بەڵکو پەیوەستە بە هەموو کێشە هەڵپێسێراوەکانی تریش وەک جێبەجێکردنی مادەی 140 دەستور و ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم و نەوت و گاز و پێشمەرگە و کێشەکانی تر بە شێوەیەکی بنەڕەتی و لەسەر بنەمای دەستور چارەسەر بکرێن. لە کۆتاییدا سڵاو لە گیانی پاکی شەهیدی میحراب و سەرجەم شەهیدانی عێراق و شەهیدانی گەلی کوردستان